وەک دیاری یاسا ئەرچی ڕێخستنی کۆمەڵگەیە لەناو ئەوانشدا یاسایەکمان هەیە یاسای باری کەسیەتی کە تایبەتە بە کێشە خێزانیەکاندا وەک لە یاسای ژمارە 188 ساڵی 1959 دا کە یاسای باری کەسیەتیە لەناو ئەوانشدا مادە 57 باسی دایانی دەکات. لێرکانەدا ئەوەی گرنگە باز بکرێت مافی دایانی ئافرەت لە پێشترە لە بۆ پیاوی لە پێش جیابوونەوە و لە دوای جیابوونەوە مادە 57 ئەو یاسای ڕێخستووە. لە مادە 57 باز لەوە دەکات کە منجار خوارد تەمەنی 15 ساڵی مافی دایانی لە بۆ ئافرەتە و سەر و 15 ساڵیش کە بگاتە ئەو تەمەنە اختیارات دەداتە دەست منداڵەکەی کە لەلایەن داچی ببینێتەوە یاخود لەلایەن باوکی ببینێتەوە. وەلا بێگومان مافی بینینیشی پێشێر نەکردو ئەو یاسایە کە لە بۆ پیاوەکەداوە مافی بینینەکە لە تەمەنی شیرەخۆریدا لە هەفتەیەکدا 22 ساعتە وەلا لە دوای تەمەنی شیرەخۆریشدا لە هەفتەیەکدا 24 ساعتە و بێگومانیش ئەو مافە کە دراوەتە بەدایک بە شێوەیەکی ڕەهات نەدراوەتێ بەڵکو کۆمەڵێک مەرجی لەسەرداناوە کە ئافرەتەکە دەبێت عاقڵ بێت بالغ بێت سەلیم بێت بە بەسمان لە عاقڵ ئەوەیە کە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی سەلامەتی مندارەکەەوە هیچ زەرێکی پێ نەگەینێت و عاقڵش بێت و سەلیم بێت و زیانی تەندروستی و پەروەردەیی بە منداڵەکە نەگەینێت و باڵغیش بێت و مەبەستی ئەوەیە کە سەر و تەمەنی 8 ساڵی بێت. بۆی ئەو کێشە و گرفتانە لە یاسایەکە بە باشی ئاماژەی پێکرایە کاتێک مافی دایانیەکە لەلایەن ئافرەتەکە بە یاسا دەدرێت لە هەمان کاتیشدا باوکەکە بێبەش نەکراوە لە مافی بینینی وەکو ئاماژەمان پێداوە لە تەمەنی شیرەخۆری لە هەفتەیەکدا 24 سعات لە هەفتەیەکدا 2 سعاتان دەتوانێت لە لای باوچیدا بێت و لە دوای تەمەنی شیرەخۆریش لە هەفتەیەکدا 24 سعات لە لای باوچیدا دەمێت مافی بینینی پێ دەدرێت ئەو بەپێی یاسا ڕێکخراوە. زۆر جار کە مافی بینینەکە دەدرێت بە ئافرەتەکە یاخود دەدرێت بە پیاوەکە لایەنێکیان کەم تەرخەن دەبی لەوەی کە مافی بینینەکە نادات بە لایەنەکەی بەرامبەریدا یاخود ئەوەیە بیانێک دەدینێتەوە کە مناڵەکەی نەخۆش یاخود مناڵەکەی لە مەکتەب نەگەڕاوەتەوە ئەمانش خۆلێک لە بیانەکاندا دەبینێتەوە. دووش حاڵەتی دووری نێوان دایک و باوکەکە زۆر جاران دایکەکە لە شارەکە باوکەکە لە شارێکی ترتا ئەمانش ڕێگر دەبن لە مافی بینینی منداڵەکەیان. لێرکانەدا ڕۆڵی دادگا کار لەسەر نەوەیەکی دواڕۆژ دەکات پێ بگەێنێت و لێک جیابوونەوەی ژن و مێردیش نابێ ببێتە هۆی ئەوەی منداڵەکان لێک جیا ببتەوە لە سۆزی دایک و باوە. ئەوەی گرنگە باز بکرێت پێویستە ئافرەتان هۆشیار بن لەسەر ئەو مافانێکی هەیەە لە بۆ ئەوەی ئەو مافانیان لە دەست نەچێت کێشەکانیان بە پێی یاسا لە ڕێگەی دادگاوە چارەسەر بکەن نەخۆ کێشەکانیان بە ڕێگەی سوڵحی عەشایریەوە چارەسەر بکرێت. و لێرکەدا ئەگەر یاسای باری کەسێتی هەموار بکرێتەوە باشتر وایە مافی دیتنی مندار شوێنێکی گونجاو بێت لەگەر پەروەردەی دەرونی منداڵەکەدا بگونجێت و چونکە تاوەکو ئێستا شوێنێکی گونجاو نییە لە بۆ دیتنی منداڵەکە بگونجێت و مافی دیتنی منداڵەکە چ لەلایەن دایکەکەەوە بێت چ لەلایەن باوکەکەەوە بێت و مودەکەی درێژ بکرێتەوە لە 24 ساعتی لە هەفتەیەکدا بکرێتە 48 ساعت جارێک چونکە ناکرێت دایکەکە ئەو مودەیەکی زۆر چاوەڕێ بکات لە هەفتەیەکدا تاوەکو شەو ڕۆژێک منداڵەکەی دەبینێت. ڕاستەوە تاوەکو کێشەی محکەمە یەکلایی نەبتەوە مافی دیتنەکەی بە بڕیاری حاکم بڕیاری لێ نەدرێت کە لە بۆ دایکەکە دەبێت یاخود لە بۆ باوکەکە دەبێت کامەلایەکیان مافی دیتن و یاخود کامەلایەنیان مافی دایانیەکەی وەردەگرێن دەبێت لە مودەیەدا چاوەڕێ بێت. لێرەدا بەهۆی زۆربوونی قەرەباڵغی دادگاکان و زۆربوونی کێشەکان داوای کردووە کە کێشە خێزانیەکاندا
مافی دیتن چ لەلایەن دایکەکەوە بێت چ لەلایەن باوکەکەوە بێت درەنگتر یەکلایی بکتەوە. ئەمە جوای لە ئافرەتەکە دەکات تۆزێک بێهیوایی لا دروست بێت و لە کاتێکدا لەوانەیە لە مەسلحەتی ئافرەتەکە دایکەکە بڕیار بدرێت یاخود لەوانەیە تۆزێک تووشی نەخۆشی ببێت لەوەی کە دەمێکە منداڵەکەی نەدیتیوە و دەمێکە مافی وەرگرتنەوەی منداڵەکەی لا دروست ببێت. پێشنیار دەکەن دەرگایباری کەسی زیاد بکرێت و زوو یەکلایی بوونەوەی کێشە خێزانیەکاندا بە تایبەتی مافی وەرگرتنەوە و مافی دایانی زوو یەکلای بدەوە چونکە نمونەی زیندوومان لا هەیە جاریوا هەبووە ساڵی خەیاندووە تاوەکو بڕیاری محکەمە دەرچووە وای لێ هاتووە کە منداڵەکە داکەکەی خۆی نەناسیتەوە. لە کۆتاییدا پێویستە ئاماژە بۆ بکەم کە ئافرەتان شارەزایی مافەکانی خۆیان دابن کاتێک کێشەیەکی خێزانیان دروست دەبێت پێویستە پرس بە کەسی شارەزا و پارێزەری ڕاوێژکار بکەن لە بۆ تاوەکو ئەو مافانەی کە بۆ پێی یاسا لە بۆیان دیاری کرا لە دەستی نەدەن.